الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوشکانی قدرگران، برایانی خۆشەویست بە تایبەتیش جەنابی مامۆستای گەورە و بەڕێزمان مامۆستا مەلای ئیسماعیل، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەکمان بێ. خوای گەورە عاقیبەتمان خێرکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە، بە موسڵمانی بەهەشتی پان و بەرین بە قسمەتمان بکە ئینشاء الله تعالی. خۆشەویستان، پێم خۆشاوە لە چەند دەقەیەک لە خزمەتتاندا هەڵوەستە لەسەر ئایەتی سوورەتی ئەننیسا ئایەتی 36 بکەم، بەڵام پێشەوەی کە بچمە خزمەت ئەو ئایەتە و هەڵوەستە بکەم لەسەری، پێم خۆشە شتێک وەکو دڵخۆشیەک بۆ هەموو لایەک بڵێم. ژیانی ئێمە خوشکە بە ڕێزەکانم، برایانی ئازیزم، ئەو تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ هێندەی مەشغوڵ کردووین، ئەوەندەی سەرقاڵ کردووین، بەڕاستی کەم وایە دەرفەت بێنین، فرسەت وەربگرین، پاداشت کۆکەینەوە. زۆر کەم ماوە ئینسان بە دوای کۆکردنەوەی پاداشتی قیامەتیەوە بێتن. ئەو سەرقاڵی و مەشغەڵەت وای لێ کردووە. لەبەرەوە من هەموو جارێ پێم خۆشەوە دووبارەکەمەوە ئەم جۆرە کۆڕ و سمینارانە بەڕاستی زەخیرەیەکی گەورن بۆ دواڕۆژی هەموو لایەکمان. یعنی بینە بەرچاوی خۆ. ڕۆژێک دادێ کە دەمرین، ئەو دنیایە بەجێ دێڵین. کە ئەو دنیایە بەجێ دێڵین، ئەو چەند دەقەیە یان ئەو سەعاتەی کە لێرە دانیشتووین، خوای گەورە تەبارەک و تەعالا بە مەجلیسی ذکر بۆمان لە قەڵەم بداتن، هەمووی پاداشتە. جا ئەو کاتەی پەشیمان دەبینەوە بۆ ئەو جۆرە مەجلیسانە. خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا. خۆشەویستانم، ئەو ئایەتە مەبەستمە کە دەڵێم هەڵوەستەی لەسەر بکەین. ئەگەر تەماشە بکەین لە قورئانی پیرۆزدا، پانتاییەکی زۆر خوای پەروەردگار دیاری کردو بۆ کردەوە و عەمەلی ساڵح کە نەفعی لە بۆ خەڵکە، کە سوود و قازانجی بۆ خەڵکە. ئەگە بەراوردی لەگەڵ ئەو ئایەتانە بکەین کە باسی ڕوکنەکانی ئیسلام دەکا، زۆر کەمتر خوای پەروەردگار باسی کردووە. یعنی بۆ نمونە، نوێژ لێ بچێتە دەرەوە، چونکە نوێژ کۆڵەکەی دینە. ئەگەر نوێژ نەما موسڵمانەتی نامێنێتن. خوای پەروەردگار 64 جار باسی نوێژی کردووە لە قورئاندا، چونکە بە نوێژ موسڵمانەتی دادەمەزرێتن. ئەگەر ئینسان کەلیمەی تەوحیدیش بینیتن، کەلیمەی لا ئیلاهە ئیلا اللهش بینیتن، بەڵام نوێژ نەکا، بە موسڵمان لە قەڵەم نادرێتن. لەبەرەوە خوای پەروەردگار 64 جار نوێژی دووبارە کردوتەوە بە هەموو مشتەقاتیەوە. بەڵام کە دەچینە خزمەت زەکات، کەمتری باس کردووە زەکات. 28 جاری باسی زەکات کردووە. کە دێینە سەر ڕۆژوو، زۆر کەمتری باسی ڕۆژوو کردووە. بە تایبەتیش یەک ئایەتی باسی ئەوەی کردووە کە ڕۆژوو واجبە. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. كفاية واجبيش. حەوت جاری باسی ڕۆژوو کردو بە ڕۆژی کەفارەتەوە. چونکە ئایەتەکانی دیکە
هەمووی باسی کەفارەتی ڕۆژوو دەکەن، ئەوەی کە سوێن دەخوا، ئەوەی کە قەتڵ دەکا، ئەوەی کە مەسەڵەن نەفەری لەدەست دەکوژرێ هەتا ئاخیری. کە دێتە سەر حەج کەمتر باسی دەکاتن، لە 5 ئاەتان باسی حەج دەکاتن. بەڵام کە دەچیە خزمەت، خەسڵەت و سیفەتەکانی دیکە کە نەفعی بۆ خەڵکیە، خوای پەروەردگار زۆر تەرکیزی لەسەر کردوون. یعنی کە باسی عەدل و ئیحسان و ئەحسەن و محسین و ئینفاق و ئەنفەقتم و یونفیق و سەدەقە و صادق و عەهد و هەتا ئاخری ئەوانە دەکەی، هەر کۆمەڵێکی کەمم هێناوە 234 جار خوای پەروەردگار دووبارە دەکاتەوە. ئەو یەک ڕاستیمان پێ دەڵێتن خۆشەویستان، برایانی بەڕێزم خوشکە عەزیزەکانم، ئەوەمان پێ دەڵێ کە ئینسانی ئیماندار کە ئیمانی هێنا نابێ بەتەنها بۆ خۆی بژێتن، نابێ ئینسانی ئیماندار ئەنانی بێتن، نابێ ئینسانی ئیماندار چاوی دەوروبەری خۆی نەبینێتن، نابێ ئینسانی ئیماندار خەڵک لێی سوودمەند نەبێتن. لەبەرەوەی دائیمەن ئینسانی ئیماندار کاتێک کە ئیمانی دادەمەزرێتن، بەڕاستی دەبێ ئەو ئینسانە هەوڵدا نەفعی بۆ غەیری خۆی هەبێتن، هەوڵدا نەفعی بۆ غەیری خۆی هەبێتن. لەبەرەوەش تەماشا دەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە ئەثەردا باس دەکەن، یعنی لە هەموو کەس بە نەفعتر بووە بۆ دەوروبەری خۆی، هەموو خەڵک سوودیان لێبینیوە، جا چ لە عەقڵی، چ لە قسەکانی، چ لە ماڵ و سەرەت و سامان کە خوا پێی داوە، هەرچی کە هەی بوو بێتن بەخیلی نەکردو بۆ ئەو کۆمەڵگە و مجتەمەعی کە تێیدا ژیاوە، و تێکەڵاویش بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ دەوروبەری خۆیدا سەردانی خەڵکی کردو، سەردانی جوولەکەکانی کردو، ماڵە جوولەکەکانی کردو. خزمەتکارێکی جوولەکەی هەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، منداڵکارێک بووە، نەخۆش دەکەوێتن لە ماڵی بابی، دەچێتەوە ماڵی بابی. پێغەمبەر کە دەزانی عەلەیهی سەڵام ناڵێ وڵات جوولەکەی و لێی گەڕێن با بڕوالۆ جەهەنەمێ، دەچێت لە ماڵەوە سەردانی دەکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. تەماشەی دەکاتن زاهیریەکەی خەریکی ڕوحدانە. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئیمان بێنە. کوڕەکەش تەماشەی بابی دەکات، بابیشی جوولەکەیە، چاوەڕێی وەڵامی بابی دەکات، دەفەرمێ بابی وەڵامی دەداتەوە، دەڵێ ئەطیع ئەبەل قاسم، بەگوێی باوکی قاسم بکە، دەڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهد ئەنەکە ڕەسوول الله. کە دێتە دەرەچی دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمێ سوپاس و ستایش بۆ خوا، ئەلحەمدولله، خوای گەورە ئەمڕۆژ یەکێکی واستە بە ئێمە لە ئاگری دۆزەخ ڕزگار کرد. بەڕاستی ئەوە دەبێت پەیامی ئینسانی ئیماندار بێت. خۆشەویستانم، ئەتۆ نابێ پەرچەکرداری وات هەبێتن بەرامبەر بە خەڵکێکی نەزان و نەفام. ئەها خوای پەروەردگار ئەوانەی کە دژمنایەتی سەحوەی ئیسلامیان کردو، دژمنایەتی ئیسلامیان کردو، دژمنایەتی پێغەمبەریان کردو عەلەیهیمو سەڵات وسەلام، دژمنایەتی موسڵمانانیان کردووە، خوای گەورە لە قۆناغی مەککە چەند ئەوە دووبارە کات و فاعرض عنهم، گوێیان پێمەدا، ئیهمالیان کە، پشت گوێیان خە. پڕە لە قورئان. ناکرێ کەسێکی جاهیل گوێنت پێدەدا تۆش گوێنی پێ بدەیەوە، قسەیەکی ناشیرنت پێ دەڵێ قسەیەکی ناشیرنی پێ بڵێەوە. دەزانن خۆشەویستانم ئەو کەسەی کە قسەی ناشیرنت پێ دەڵێ، ئەگەر مووقیفێکی جوانت هەبێ بەرامبەری کابرا زۆر پێی ناخۆشترە و مردنی پێ باشترە لەوەی ئەو مووقیفە جوانەی کە هەتا، پێی خۆشە لەوی ناشیرنتر بێت و قسەیەکی ناشیرنتر بەوی بڵێ. لەبەرەوەش تەماشەکە هەموو سیرۆژیانی پێغەمبەری خوا تەماشەکەن عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەر شەڕە جوێنی دەگەڵ کەس نەکردووە. مامی خۆی مامی خۆی کاتێک کە پێغەمبەری خوا لە یەکەم جار کە ئیعلانی داعوە و بانگەواز دەکا، چی پێ دەڵێت؟ تەبەن لەکە سائیرە اليەومی ئەلیهاذا جەمەعتەنا. چی وەڵام دەداتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام؟ چ قسانی پێ دەڵێ؟ جوێنی پێدەدا نەخێر، بەس خوای پەروەردگار لەسەری بە جواب دێت. ئەوجا
لە دەعوە و بانگەواز لە مەککەدا مامی لە دوو پێغەمبەری دەڕوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ هەر کۆمەڵە خەڵکێکی دانیشتۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەعوەی لەگەڵ کردوون بانگەوازی ئیسلامی پێڕاگەیاندوون مامی چووە لە دوایوی لەگەڵی گوتی بە قسەی نەکەنەوە برازای منە ئەمن دەیناسم پیاوێکی چی سیفەتی خراپە بۆ ئێوە کردووە پێغەمبەری خوا نەهاتووە یەخەی بگریت و بەڵێ با مامیش بی تازە هەموو سنوورێکت بەزان مەوعیدەکانی گۆڕیون ڕۆژێ دەچوو ئەو جارێ بەبۆی مامی ئاگالە بێ شێوە دەچوو لەگە خەڵکەکەی دادەنیشت برا شیرنەکانی خۆم خوشکە ئازیزەکانم ئێمە پێویستمان بەو ئەخلاقیەتەیە لە ناو خەڵکی ئایمە هیچمان پێ نییە بدەینە خەڵکی خەڵکمان پێ تەعین ناکرێت پارەمان پێ نادرێتە خەڵکی خەڵک کە دەگیرێ ناتوانین بەریان دەین ناتوانین خانی بۆ خەڵکی دروستکەین ناتوانین چەک و جبەخانە بەسەر خەڵکی دادابشکەین ئەو شتانەمان هیچ پێ ناکرێتن بۆ چکە نیمانن بە شتێکمان پێ دەکرێت کە دەسەڵات نیەتی شتێکمان پێ دەکرێت کە دەسەڵات نیەتی کە بیدەینە خەڵکی کە خەڵک ئەمڕۆ محتاجی ئەوەیە ئەخلاق و ڕەوشتی ئیسلامەتی و موسڵمانەتی تێماندا ڕەنگ بداتەوە بشی دەینە خەڵکی خەڵک ئەوەی دەوێت لەبەرۆش با پێتان بڵێ ئەوانەی کە وەگەڵ پێغەمبەر کەوتن عەلەیهی سەڵات وسەلام کەس لە بۆ ماڵی دنیا وەگەڵ پێغەمبەری نەکەوت عەلەیهی سەڵات وسەلام ئەم لێستاوە دێڵم بە خۆم پێشی دەگەڵە خۆمە ئەوەی ئێمە هەر کەسێک لە ئێمە کە وەگەڵ سەحوەی ئیسلامی دەکەوی وەگەڵ موسڵمانان دەکەوی بەتەمای تەعین بوونێ با بچیتە ماڵەوە بەتەمای پارەیە با بچیتە ماڵەوە بەتەمای مەسئولیاتە با بچیتە ماڵەوە چکە هیچمان نییە مەسئولیاتی قوڕوەسەری لە ناوەمە ئەرکە وەزیفەیە بارقورسیە دەبێ ماڵی خۆشت سەرف بکەی لەبەرەوەی ئینسان دەبێت دائیمەن ئاگای لێ بێتن نیەتی خۆی صاف کاتەوە پرتە پرت و بۆڵە بۆڵ و ئەو بەزم و ڕزمە هەمووی وەلانێن بۆ چکە ڕۆژێک دادێتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەسەر هەموو جیلێک هەموو جیلێک خوای گەورە کۆمەڵێکی دینیتن دەڵێ ئەو کۆمەڵە موسڵمانە بە ژن و بە پیا و دیفاعیان لە خوا و لە پێغەمبەری خوا دەکرا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتێکدا کە خەڵک مەشغوڵی دنیاداری و خەڵک مەشغوڵی تیجارەت و خەو دەوڵەمەندکردن بوون ئەوانە سەرقاڵی ئەوە بوون کە دینی خوا جارێک دیکە لەسەر زەوی بێننە پێشەوە لەبەرەوەش خۆشەویستانە مەگە تەماشە بکەین لەو ئاەتەی کە خوێنمەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کاتێک کە لە دوای عەبدایەتی و بەندایەتی بۆ خواکردن ملکەتکردن بۆ خوای پەروەردگار کە ئینسان موحید بێ ئەگەر ئینسان موحید نەبێ یەکتاپەرست نەبێ بە دوای خوا نەکەوێ غەیری خوای پێ غەیری خوا هیچە کە ملکەتی خوا بووین وەعبودوا الله ولا تشركوا به شيئا ئەو جا ئینسان دەبێ کانگای خەسڵەتە جوانەکان بێتن واللهی کەسێکت بینی لەگەڵ دایک و باوکی قسە ڕەق بوو قسە تون بوو تێی هەڵدان ئەوەی کردن بزانە کە ئەو ئینسانە یان منافقە خوا پەناماندا یانەوە تۆ چ کابرای گوتی ئەوە شتێکە عەلامەتێکی ئیستیفهامی لەسەردانێ چکە خوای گەورە لە دوای خۆی کە دەفەرمی وەعبودوا الله ولا تشركوا به شيئا ئەو جا دەفەرمی وبالوالدین ئیحسانا هەرچی کە چاکەیە دەبێت کانگای چاکەبی بۆ دایک و باوکن بەبێ مقابل ناکرێ بڵێ وەڵا جاکوا داک و بایە من سیان بۆ من کردووە چکە زۆر کەسم گوێ لێ بۆ واڵێت ئەها داک و بای و فلان کوڕە داک و بای و فلان کەسی بە حەرام قوڕیان وەسەری خۆ و ئەو منداڵانەش کرد ئەتوو نابینیوان توش جێژاوێکی بوو ها خدایک و باوکی تو بەلای کەمی پێیان گوتی کوڕم کچم خۆتان لە حەرام بپارێزن کوڕم کچم ئەو دنیای موەقەتە کۆتایی دێتن ئینسان ئەو جا لە دوای دایک و باوک تەماشە دەکەی خوای پەروەردگار نەباسی نوێژ دەکا نەباسی زەکات دەکا نەباتی حەقۆوانە واجبن ئەگەوانە نەکەی کابرا هەر قوڕی وەسەری دەبیتن بەڵام لەبەر هەستیاری بابەتەکە و گرنگی بابەتەکەی دەفەرمێ چی وبالوالدين إحسانا وبذي القربى لەگە خزمەکانمان باش بین
چەند لە ئێمە لێرە دانیشتوین غەیری ئێمەش لەوانەیە ساڵێک بێ ماڵی هەندێک خزمانی نەبینی بیتن. ئەها چەند مقەسیری. ئێستا لە ناومەش خوا پەناماندا هوردە هوردەوای لێ دێ ئیلا دەبێ فڵان کەس تەلەفۆنم بۆ بکە هەنجین تەلەفۆنی بۆ بکەمەوە، سەردانم بکە هەنجین سەردانی بکەمەوە. بەخوای ئەوە دوورە لەو پەیامە گەورەی کە خوا بۆی ناردووی. سەحابەیەک دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، دەڵێ پێغەمبەری خوا کۆمەڵە خزمێکم هەن، سەردانیان دەکەم سەردانم ناکەن. فەرمووی ئەها جا ئەوە زۆر مهمە، ئەتۆ کەسێک کە دێتە لات ڕاست مۆرەچێ لێ مەدە بڵێ وەڵا ئیت و ڕاستەوی دیکەمووی. فەرمووی ئەو قسەی کە دەیکەی ئەگەر وا بێ کوو کابرا مەسەلەن شتێکی ورد هاڕاو دەناو چاویان کەی چەند ئازار دەبینیتن، دەڵێ ئەو کردەوەی تو ئاوایە بەرامبەر بەوان. ناش فەرمێ چی دیکە سەردانی دەفەرمێ بەردەوام بە لە سەردانکردنیان ئەگەر سەردانی شت نەکەن، بۆ چکە سیلەی ڕەحم واجبە. ئەو جا دەفەرمێ چی؟ وبذي القربى واليتامى، ئاگاشتان لە یەتیمەکان بێ سەردانیان بکەن، دەستیان و سەری دابێنن. ئەوەی کە پێتان دەکرێت. من لێرە بەڕاستی پێم خۆشە دەستخۆشی لە ئەنجومەنی سۆران، ئەنجومەنی ڕەواندز، ئەنجومەنی خەلیفان، ئەنجومەنی هەریر و باتاس و لە بەرنامەی بەخشین و بەرنامەی هاناهی برایانی یەکگرتوو زۆرێک لەو بەرنامانە کە ئاور لە منداڵی یەتیم دەدەنەوە و لە بێوەژن دەدەنەوە. بەڕاستی خێرێکی زۆر زۆر گەورەیە، پێی گەورە دەبین لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. پێم خۆشە ئەوەی بزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەرسێکی پێداوین، خوازیارم هەمومان ئەو دەرسەمان دائیمەن لە بنگوێ بێتن. لە یەکێک لە غەزەوەتەکان سەحابە بەڕێزەکانی دەگەڵ دابوون، هەمیان بەخۆ بە شمشێر بە قووەت و بەهێز کە چاویان تێدەکا دەفەرمێەوە ئەمەزانن بە زەبری ئەو شمشێرە و قووەتەی ئێوە خوای گەورە سەرتان دەخات. ئەدیەی پێغەمبەری خوا ڕوح و گیانمان بە قوربانت بێ، بەهۆی چێوە سەردەکەوین؟ خەڵکێکی مستەضعەف و فەقیر و هەژار و نەدار لە مەدینەی ماون، توانای جیهادیان نییە، توانای شەڕیان نییە، هیچیان نییە. دوعاتان بۆ دەکەن، بە دوعای ئەوانە خوای گەورە سەرتان دەخات. ئەمڕۆ موسڵمانان و حەرەکاتی ئیسلامی ئەو هێز و دەسەڵاتەی نییە بەرامبەر بە دوژمنان، بەرامبەر بە ناحەز و نەیاران. بەڵام ئاگامان لە یەک شت بێتە، خوای پەروەردگار دوعای بێوەژنێک، دوعای منداڵێکی بێباو قبول بکا بۆمان بەسمانە، بە هیچ شتێکی ناگۆڕینەوە. ئەو جا خۆشەویستانم، ئەها دەبێ ئینسانی ئیماندار کوو کانگای چاکە بێ بۆ ئەوانە لە دوای یەتیمەکان وەلمەساکین. ئەمڕۆش لە دەرسێوم دووبارە کردو، گوتم لەوانەی خەڵکێک بڵێ باشە مامۆستا خوای گەورە لەو هەمووی دۆڵەمەند ناکردم، بۆی کە مەسەلەن هەموو وەکو یەک باینە و کەس پێویستی بەس وەکو مەلایکەتان. ئەها مەلایکەت خۆ کەس خێری بە کەس ناکات. بینیوتە بڵێن وڵا فڵانکە مەلایکەتە، فڵانکە سنفی مەلایکەتانە دۆڵەمەند، نوێنی دەکە فەقیر نەوە زەکاتێ دەدەنەوانە نەوەڵڵا هەموو وەکو یەک. ئەمە ئیمتیحان لە ئیمتیحان داینە. ئیمتیحانی فەقیر و دەوڵەمەندی هەردووک لێک قوڕسترن. ئیمتیحانی دەوڵەمەندی زۆر قوڕسترە لە ئیمتیحانی فەقیری. ئیمتیحانی دەوڵەمەندی ئەوەی پێت دەڵێ ماڵەکەی لە حەڵاڵ پەیداکە، کە پەیداش کرد لە حەڵاڵی سەرفکەوە، سنفەکانیشی بۆ داناوی چاکەکار بە دەگەڵەوانە. چەند کەس بە قسەی خوا دەکەن تەبارەک و تەعالا؟ زۆر کەم. لە بەرەندێش دەفەرمێ ئەها وقلیل من عبادی الشکور، زۆر کە من ئەو بەندانەی من کەش شاکی شکرانە بەرامبەر بەچێ بەرامبەر بە نیعمەتەکانە، یعنی نیعمەتی زۆرم پێداون بەڵام شکرانەی نیعمەتەکان ناکەن. ئەو جا دەفەرمێ والجار ذي القربى، ئەو خزمەت کە جیرانتە کە دوو حەقی لەسەری، والجار الجنب، ئەو جیرانەی کە خزم نییە نەناسراوە، والصاحب بالجنب، ئەو برادەرەی کە بەردەوام پێکەوەن ڕەفیقن. هەندێکیش دەڵێن مەبەستی پێ ئافرەتە، مەبەستی پێ خێزانە. جا هەم خێزان بۆ پیا و هەم پیا بۆ خێزان، دەبێت چاویان لێک بێ، ئاگایان لێک بێتن، مڕاعاتی دڵی یەکتر بکەن، دڵی یەکتر نەشێنن، دوعای خێر بۆ یەکدیکە بکەن، بێڕەحم و بێوەفا نەبن بەرامبەر بە یەکدیکە.
ئەم لێرە پێم خۆشە ئامۆژگاریەکی خوشکە بە ڕێزەکانی خۆم بکەم بەتایبەتی ژیان بەبێ تاڵ و سوێری نابێتن بەتایبەتی تریش ئەو پیاوانەتان کە خەریکی کاری ئیسلامین لەوانەیە بواریان کەمتر بێ لە خزمەتتان دابن و هەرچی داوا بکەن بۆتان جێبەجێ بکەن سەبرگرتنی ئێوە لەسەر فەقیری و هەژاری و نەبوونی لە هەموو پاداشتێکی پیاوەکەت بەشدار دەبی لە هەموو پاداشتێکی بەشدار دەبی بەبێ ئەوەی کە تۆ ماندوو ببی بەبێ ئەوەی لە ماڵێ هات بێ دەرەوە ئەوەش نیعمەتێکی گەورەیە بەڕاستی ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وابن السبيل وما ملكت أيمانكم هەتا کۆتایی ئایەتەکەی بەڕاستی ئێمە قەناعەتم وایە کاتێک دەبینە بەدیل کاتێک دەتوانین خەڵک دڵی پێمان خۆش بێ کە خەڵک بە مامەخەمەی خۆمان بزانێت کە خەڵک بە مامەخەمەی خۆمان بزانێت وەلەو خوای بە زیادی بێ هوردە هوردە ئەوەش دروستە بێت تەماشا دەکەی ئەو خەڵکەی کە ڕوومان تێدەکا هێتیمێکە هەژارێکە فەقیرێکە ئەندامی حیزبەکانی دیکەیە بەس لەگەڵەوەی دیکە دەزانی ئێمە نەدارین و هیچمان دەبەرچێدانیە ڕوو لەمە دەکات و لە قاپی ئێمە دەدات بەڕاستی دەبێت سوزدەی شکر ببین دەبڵێ خوا لێت بە زیادی بێ کە ئەوسی قەومتمانە هەیە لەبەرەوە خۆشەویستانی خۆم خوازیارم کە هەم لایەنی عیبادەت و تەقوا و دینداریمان بەرز بێ و هەم لایەنی ئەخلاق و ڕەوشت و چاکەکاریشمان بەرز بێ بۆی بتوانین لە ئاستی ئەو پەیامە بەرزەدا بین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی ڕاستپاردووین والسلام عليكم ورحمة الله وبركاته